باس لە مەلەوانی و سوود و گرنگی مەلەوانیەکەین بەڵام سوود و گرنگی مەلەوانی لەکەیە زۆر کات باسمان کردووە کە بەردەوام مەلەکردن لە هەر وەرزێکا بێ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ئێمە باس لە سوود و گرنگی مەلەوانیەکەین لە وەرزی پاییز و زستان و لە کاتی دابەزینی پلەکانی گەرمای ئایا تا چەند گرنگە بەردەوام بین نەمەلەکردن ئەگەر پلەکانی گەرما دابەزن لە ئاوی گەرما مەلەکەین یان لە ئاوی ساردا کەشەکە پێویستە چۆن بێت و کاتی چوونمان بۆ مەلەوانگەکە پێویستە کەی بێت و بە تایبەتی ئەو جوڵانی کە لە ناو مەلەوانگەکە ئایا بەس مەلەوانی بکەین یان کۆمەڵێک جوڵەی تایبەت هەیە تایبەت بەو کەسانەی کە نەخۆشن هەر گرفتێکی تەندروستیان هەیە ئەو جوڵانە چین کە پێویستە لەو مەلەوانگەیە ئەنجام بدرێت بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە دیمەن فەرەج پسپۆری تەندروستی وەرزشی گفتوگۆی تەوەرەکەمانەکەین دکتۆرە سڵاوت لێ بەخێر دکتۆرە بە سوود و گرنگی مەلەوانی لە وەرزی زستان و دابەزینی پلەکانی گەرمایە دەست پێ بکەین. پێشەکی سپاسان ئەەکەم بەنسبەت مەلەوانی یان جوڵەی ناو ئاو ئەتوانین بڵێن چوم دووشتی جیاوازە مەلەوانی بۆ ئەو کەسانەیە کە مەلە ئەزانن و چەند مەلەکان ئەنجامێن بۆ هەموو جۆرەکانی جوڵەی ناو ئاو بۆ ئەو کەسانە بە بێبەش نەبن لەوەی کە بڵێن مەلەوانگە بۆ ئێمە نابێت لە بەرەوەی مەلەوانی نازانین بۆ ئەو کەسانەیە کە کێشێکی جەستەیانێ مەلە نازانن لە هەر تەمەنێکا بن ئەتوانن جوڵەی ناو ئاو بکەن کە تەمارینی سویدیە و لە هەمان کاتە توانین پێ بڵێن خۆی ناوەکەی پێڵن ئەکوا ئایرۆبێکیان ئەکوا زۆمبە یان ئەکوا جێم لە هەمان کاتە ئەمە کەلیمەیەکی لاتینی ئەکوا یعنی ئاو ئایرۆبیک جوڵی ناو ئاو زۆمبا زۆمبای ناو ئاو جێم تەمارینی سویدیە لە ناو ئاوە کەواتە جۆری زۆرە گرنگەوەی من ژینگەی ئاو بەکاربێنم واتە مەلەوانگە خۆشبەختانە ئێستا مەلەوانگە ژماری زیای کردووە لە هەر شوێنێکی بێ و یاخود هەندێک کەس هەیە خۆشبەختانە لە باخەکەیە مەلەوانگەی دروست کردووە و هەنێ پرۆژە هەیە کە خانۆکەی مەلەوانگەی تایە گریمان ئەمانەنە ئەمەی هێنە ئەوەی هەیە بەڵام لە مەلەوانگایکی نزیک ماڵی خۆم بتوانم هەفتەی 2 ڕۆژ تەنانەت ئەگەر ڕۆژێکیش بێ سوود بگەێنێ بەو جەستەی کە پێویستی پێێتی بۆیە ژینگەی ئاو جیاوازتر لە ژینگەی دەرەوە کەسانێک هەناڵە من مەلە نازان بەڵام 3 ساڵە ئەچم بۆ جیم دیسانەیڵێنەوە ئەو کەسانی کە ئەچن بۆ جن سوودی تەواو وەرەگرن بەڵام زۆر گرنگیشە تەغزیەیکە بە جوڵەی ناو ئاویش لە هەمان کاتە ئەو جوڵانەت ئەو تەمارینەی کە ئیکا لە ناو تەمارینە سویدەکان کە ئیکا لە ناو ژینگەی دەرەوەیە ئەتوانێت لە ناو ئاوە ئەنجامی بە و دەیان هەر لە یوتوبیش بگەڕێ بۆ یاڵەمی لە یوتوب بگەڕێ لە ناو ئاوە کێشی لەش ئەبێ بە نیو ڕۆبعی هێندە بگرێت زۆر سوکتر ئەبێ لە ڕێنماییەکەین جوڵەی ناو یوتوب بگەڕێ و ئەتوانێت ئەنجامی با لە ناو بەبێوی کەسی بوێت خۆگەر کەسێکیش ڕێنوێنی بکە ئەو بە پێی بەرنامە ئەتوانێت جوڵەکان ئەنجام بە بۆ کەسانی کە کێش دابەزێنن لۆدێکی زۆر لەسەر جەستەیانە کە من 70 کیلۆ بم یان 80 100 کیلۆ بم لە جێم ئەنجامی ئێم بە ئەچمە ناو ئاو لەشمە ببە 30 کیلۆ بێ بە 40 کیلۆ بۆیە هەرچی لۆدێک هەنێ تەمارین هەیە کە عزیەتی قاچ نایە عزیەتی جومگەکان نایە ئەتوانێت لە ناو ئاوە ئەنجامی بە بۆیە لە ژینگەی زستانە گەبینەسەوە حەزم کرد پێشەکیەک لەسەرەوە باسکەم لە ژینگەی لە زستانە گۆڕانکاری کەش و هەوا ڕۆیە دوو جۆر مەلەوانگامان هەیە ئێمە گەر لەسەر ئاستی وڵاتی خۆمان باسیکەین لەوانەیە زۆر کەم یان هەر نەبێ معدوم بێ ینی مەسەلەی مەلەوانگەی دەرەوە یانەگەل لە ئەوەی لە باخەکەش هەبێ ناچێ بەکاری بێن بەس من باسیەکەین لەسەر ئاستی زانستی کە لە وڵاتان ئەچن لە ژینگەی دەریشەوە مەلەوانی ئەکەن لە دەریاچەکان بێ ئایا لە مەلەوانگە بێ لە ژینگەیەکی دیار بەس ئێمەگەر بین کۆیکەینەوە تەنها لە ژینگەی مەلەوانگە و لە وڵاتی خۆمانە یان لە کۆمەڵگەی خۆمانە حتمما کەمە بێتەوە مەلەوانگەکان لەبەرەوەڵا سەرمامە بێت یان کێشەی جەستەین بۆ دروستەکە نەخێرەمە هەڵەیە بەکارهێنانەکەی هەڵەیە کە بەکاری ئەهێنێ بۆیە تووشێ و گرفتانە ئەبێتەوە هەڵەیەکە لە چیایە؟ هەڵەکە لەوایە بۆ نمونە ئێسم ئەڵێن وڵا ئەبێ پلەی گەرمی ئاوەکە وەکو پلەی گەرمی جەستەم بێ ئەمە یەکێکە لە هەڵەکان بۆی لەو ڕوانگەیەوە خۆمانیش فێری ئەوەین کە بچینە حەمامی گەرمەوە خۆمان بشۆنیان ئاوی گەرم بەکاربێنین کە ئەمە خۆی لە خۆیان ئەمە هەڵەیە دواتر مەلەوانگە خۆی قیاسی مەلەوانگە لە زستانە ئەڵێ 27 بۆ 28 پلەی گەرمی ئەو پەڕی 29
ئەگەر پلەی دەرەوە زۆر سارد بێت لە ناقصا بێ ئەکرێ بستنەوە بێت کاتە لە هەموو حاڵەتێکە لە پلەی گەرمی جەستە ئەبێ نزمتر بێ بۆ لە کاتێکە ئێمە جوڵەکەکەین لە ناو ئاوە بمان و نەمانەوێت ئەو هەستەوەرانەی ژێر پێستە هەوڵەیە کە پلەی گەرمی جەستەمان داوەزێنێ بۆی پلەی گەرمی 37ەکە محافەزەی کات یاخۆت بیپارێزێت کاتێک کە پلەی گەرمی ناو ئاو ئەبێ کەمتر بێت لە پلەی گەرمی لەش چیلیەکە من جوڵەی وەرزشیەکەم بمێنەمەوێت پلەی گەرمیم بەرزە بێتەوە کاتە من فێنکەرەوەیەک هەیە بەرامبەر بە جەستەم بەرامبەر بە پێستم ئەبێ فێنکەرەوە بێ یارمەتی دەرە بۆ خەلای مەناعەکەم یاخود هەستەوەرە ژێر پێستەکانم کەوا نایەڵم زۆر لۆدی لەسەر بێ بۆی خەریکی ساردکردنەوەی جەستە بێت ئەو خۆمان نەزانێمە کاتێککە پلەی گەرمی لەشمان گەرمە بێتەوە پلەی بەرزە بێتەوە عرەقەکەینەوە ئەو عرەقکردنەوەیە چیەکە هەوالی ئەیات و پلەی لەشمان سار دەکاتەوە ئەی ئەگەر ئێمە ئاوەکە گەرم بێ هۆکوا من شتێک لە ساوناکەرم کەمتر بێ منەچم جوڵی تیاکەم کاتە زوو تووشی ماندوو بوونە بم و لەوانەیە هەبووتێک یاخود پلەی گەرمی زەخت دابەزێنە کێشم بۆ دروستکە کاتە من نەمتوانی لە ناو ئاوەکە بۆ ماوەی 10 دقە زیاتر بمێنمەوە کە زۆر زەڕورە من لە نیو سەعات زیاتر بمێنمەوە ئەو جوڵانی کە لە دەرەوە پێم ناکرێت لە ناو ئاوەکە بیکەم کاتە زۆر گرنگە من ئاوەکە لە بیداتە ئەچیتە ناو ئاوەکەەوە هەست بە ساردیەکەکەی لەبەرەی پلەی گەرمی 37 چیتە ناو ئاوەکە 26 هەستی پێکەی بەڵام کە چیتە ناو ئاوکە لەش چیلێکە وردە پلەی گەرمیەکەی دابەزێنێ خۆی ڕاهێنێ لەسەرەوە کە جوڵەکانە ئەنجامە یەکسانێ کاتەوە بۆیە زۆر جار هەیە کاتێک کە لەشیەتە دەرەوە ئەڵێ ئاوەکە گەرمترە لە ژینگەی دەرەوە لە علمدەریشەوە بێ هەمان پلەی گەرمی بێ 28 بێ 29 بێت بەڵام ڕاهاتنی جەستەتە ئەم بڕیارە زۆر ڕاستە ڕایەت یەکسەر ڕایەت من مراجعەکان هەمانشتان دکتۆرە ئاوەکەمان ساردە ئێستا جوڵێن یەکسەر گەرمتانە بێت لە دوای ئەنجامانی جوڵەکان یەک پلیانە پرسەماڵێم ئێستا چۆناڵێن باشە لەبەرەی ڕانەهاتۆ هەموو کەسێکیش تۆ لە ماڵیشەوە دەرگای پەنجەرەیە بکەرەوە ئەو دقەیەک سەد دەم و چاو گرژە بێڵی زۆر ساردە دەرەوە کۆمەڵێت جلیشێ لە بەرایە بەڵام ئەگەر 10 دقە بوەستی لە حەوشەیان پەنجەرەکە 10 دقە بەرامبەری بوەستی ئەبینیت وردەوردە لەش ڕاهاو لەگەڵیا ئەو سەرمایە خۆی بتێنێتەوە لەش ئەو پلەی گەرمی ڕائگرێت باش دکتۆر ئەمە بۆ کەسانێک کە خۆیان مەلەوانی ئەکەن باشترە یاخود بۆ منە کەسیوامان هەیە لە وەرزە هەوا خۆش و گەرمەکانە هاتووە مەلەکە لە زستانە بڕیارەیە ئەمانش ئەتوانن هەر بەو شێوەیە سوود وەربگرن یان جارێک وەک دەستپێک وازی لە پێێنە با بکەوتە هەوا خۆشی ڕاهاتن لەگەڵ وەرزشەکە ئینجا بیخەنە زستانیش ئێمە ئەڵێن زستان بێ هاوین بێ پلەی گەرمی ئاوەکە یەک دەرەجەی فەرقە ئەبێ خۆی ڕابێنێت ناکرێ من مەلەوان بم ڕاهات بم لەشم ڕاهات بێ ئەو جوڵەی بۆ ئەنجامم گەشتومەتەوەی کە هێزێ بەکاربێنێت لەشم بەهێز بوو ناکرێ من مەوسمێکی سێمانگی 4 مانگی جێی بێڵم وەکوای خۆراکم بڕی بێ لە جەستم نەکەرەوە جێمەکانیش زستانان ینی گرژبوونێکی تایە هەستەکەی کە من ئەوانی کە ئەگەڕێنەوە بۆ ناو جێمەکانیشە کەواتە نەخێر زۆر گرنگە بەردەوام بن ڕاستە هیوایەڵە من جێم ناکەم بەس مەلەوانی یەکەم بۆ ماوەی هەفتەی 3 ڕۆژ 4 ڕۆژ بە هیچ نەبێ ڕۆژەکە بمێنێتەوە هیچ نەبێ ینی ڕۆژێ بۆ 2 ڕۆژ بەردەوام بێ لەو جوڵانە سوودەکەی زیاتر سوودی لێوەرەگرێ و ئارام بەخشتریشە لە وەرزستانە هەمیشە لە گرژی و سەهۆڵبەندانێکی جەستەیی فکری مێشک یعنی هەموویمان جام بووە عکسەوە ڕیلاکسێکی ئێمێ وەچمە ژینگەیەکی هەتا هەوای سارداوێ سار لێمانە ئەڵێن تووشی داهزرامی سەرمامان بوو کۆڵەنجمان کردووە ئەمە قسەیە تەواوە بۆ ئەو کەسانی کە بۆ یەکەم جار ئەڕۆن بەڵام ئەگەر لەشم ڕاهات بێ دڵنیا بە هەر بە چۆن بە چ ستایلێک ڕۆشتی بەستی هەمان ستایلیتە دەروە بێ و لەبەری لەش تەواوتە لەو مەرحەلەیە دەرچووە کە گرژ بێ و خاو بێتەوە گرژ بێ و خاو تەشەنۆچکەی تۆمانە بۆیە زۆر ئاساییە کە ئەگەر من ڕاهاتم دانا بڕێم و بۆ کەسانی کە ئەیانە دەست پێ بکەن نەڵێن دوای زستان دەست پێەکەین یعنی بکەوینە هاوین
چۆم هاوینش هەر کێشەی خۆی هەیە بەڵام ئمە درکی پێ ناکەین ئەو عارەقکردنەوەی کاتێک کە لە لەشمان عارەقەکەینەوە بەبێ و تعویزی بینەوە کانزاکان لە داهاتوە دوور نزیک کێشەی کەمان بۆ دروستەکە کێشەی جەسەی بەس ئێمە درکی پێ ناکەین بۆیە ئێمە ئاماژە بەوە ئەین کە هەمیشە ئەو کەسی کە لە وەرزەکان گیان نەکاتەوە دواتر ئێمە چیمان هەیە ئمە ساوناش هەیە دوای ئەوە دوای مەلەوانگەکە ئەتوانێت بچێت دوای کەنجامیە ئەتوانێت بچێت بۆ ناو ساونا بۆ ماوەی 6 دقەیە بمێنێتەوە 10 دقەیە بمێنێتەوە لەشی گەرمدایەت و ئەگەڕێتەوە بارودۆخی ئاسایی گرنگەوەیە خۆی بپێت چکم کە چوە گەرمێکە لەشی تەواو ماسوولکەکانی فراوان بووە ملو لە خوێنەکانی فراوان بوو سەری با بڵێن بەشی سەرەوەی پێست مەساماتەکانی کراوەتەوە ئەبێ بە ئاگا بێ کە چووە دەرەوە لەو کاتە ئەو گرژیە ڕوونەیە ئەو تەشەنوجاتە ڕوونەیە ئەبێ لەوە بە ئاگا بێت باشە دکتۆرە کەسانێک کە گرفتێکی تەندروستیان هەیە نەخۆشی دڵی هەیە یا هەر گرفتێکی تری تەندروستی هەیە تا چەند گرنگە لە وەرزی زستانیشە گرنگی بە مەلەوانی بدات ئێمە کە باسی کێشەکانی جەستە ئەەکەین مەلەوانی خۆی بە تایبەتی لە هەج وەرزێکا بێ بۆ کەسانی کە ڕۆماتیزم کێشەی نەخۆشی دڵ کێشەی بەرزی و نزمی فشاری خوێن بەرزی شەکرا کۆلسترۆل ئەمانە هەمووی سوی بەدەر لەوەی کە کێشەی جومگا ئەوانەی کە کێشەی سەوەفانیان هەیە کێشەی بڕبڕی پشتیان هەیە بۆمانەش هەمیشە زۆر باش ئێستا زۆر کەسێڵە من ڕۆماتیزمە دکتۆرەڵێ مەچۆ ناو ئاو ڕاستەکە لە کاتێکە مەچۆرە ناو کە ئاوەکە پلەی لە زستانە پلەی گەرمی 20 بێ بەڵام ئەگەر پلەی گەرمیەکەی گونجاو بێ 27 بۆ 28 و جوڵی ناو ئاوەکەیت ئەوە بەعکسە زۆر گونجاوترە بۆ ئەو کەسانی ینی علم ئەڵێت وەرزش بۆ نەخۆشەکان گرنگە نەک بۆ کەسە ساغەکان کە ئەڵێن بەردەوامی ئەمەنی بۆ ئەوان گرنگە بۆ ئەوانە ماسوولکە کە بەهێزەکەن بەس ئەمانەوێت چارەسەرە بۆ ئەوان باشە دکتۆرە نمونەیەکمان لایە کە لای بەڕێزت بێت کە کۆرس لە بەڕێزت وەرگێ بەڕێزت ڕاهێنەری ئەو بیت و گرفتی تەندروستی زۆر گەورەی هەبوو بێت لە ئێستاە هەنگاوی زۆر باشی بڕی بێت بەڵێ من لێرە خۆشبەختانە حەزەکەم ناویشی بێنم کە کەسێکی زۆر بەتوانایە کەسێکە کە زۆر بە ئیرادەیە مالیدی 52 کاک ئازادە کە ئەمە نمونەیەک لە بەشی پیاوان کە بە بۆنەی شەکرەوە بەداخەوە چەندین ساڵ کێشەی شەکرەی هەبوو بەرزی شەکرەی هەبووە کە دەرمانی ئۆنسۆلینی بەکارهێناوە دەرزی ئۆنسۆلی بەکارهێناوە کە گەشتە ئەوەی کە بەشێ لەشی لە دەست بە بەڵام خۆشبەختانەکە حتا قەستەڕی دڵی و عملیاتی گەورەی دڵی بۆ کراوە بەهۆی گۆڕینی سەمامەکانی کە هات بۆ لای ئێمە ڕێنوویمان کرد ئەو تۆزی حەزەری ئەکرد ئەویت من ئەمە کێشەکانمە کە هاتە سەر ڕێچکەی وەرزشکردن الحەمدوللا ئێستا نەک ئۆنسۆلین بۆی کرا بە حەبێکی زۆر سادە جاری وایە کە بۆ جێم بۆ لامان حەبەکەش ناخوا چاوریەکانی هەمووی کۆنتترۆڵە لە تەراکماتی سێمانیەکەی 11 بوو ئێستا هاتۆتە سەر 5.5 کە ئەمە زۆر ئینجازێکی زۆر گەورێت تقریبا 6 مانگە خەریکە ئیرادێکی زۆر بەهێزی هەیە دواتر چوو بۆ لای دکتۆر وتبووی یەکێ لە سەمامە بچکۆلەکانە پێویستی بە قەستەڕەیەکی کە هەیە لە بەروی ئێرە و ئەوێ ئەڕۆژت پێشەوەی بێ بۆ لای من ئێرە تۆزێک ئەڕۆی ئازاری هەبوو ئێستا جۆدی ئەینێ ئازارەکەی نەماوە بە کوردەکەی قەستەڕەیەکمان بۆ کرد بە وەرزش ئەمە نمونەیەکە و حاڵەتی جەڵتەکانمان زۆر باش بوون لە بەشی ژنانیش خانمێکم لایە ئێستا لە 8 ساڵ ئۆنسۆلینی وەرەگرت ئێستا حەبێکی زۆر کەم وەرەگرێت لە یەک جورعەیە ئەویش کێت بۆ جێم وەری ناگرێت بەس ئەو 2 ساڵە لە لامە ینی بەردەوامە ئەڵێ من زۆر بەداخەوە من ئەم خۆراکەم خسۆت ئەو ژەهرم خسۆتە جەستەمەوە چەند وەختە کە سایدفێکتی کەی هەبووە لەبەرەوە ئێمە ڕێنوێنی ئەو کەسانە ئەەکەین بە هیچ شێوازە نەترسن بەردەوام بن لە وەرزشکردن بەڵام ئەبێ لە ژێر چاودێری کەسی پسپۆڕە باشە جوڵەی تایبەت هەیە بۆ ئەم کەسانە لە هۆڵە وەرزشیەکانە یان نە مەلەوانگەکانە کە ئەو کەسە سەردانی مەلەوانگەکانە کات ئەگەر مەلەژ نەزانێت چەند جوڵەیەکی تایبەتی هەبێت چەند یاریەک هەبێت کە ئەنجامی باد لەکات لە ناو یاریەکەیە و سوود بەجەسێ بگەێنێت بەڵێ ئەمە بەنسبت کەسی ساغ ئەڵەیانەوانی کە گرفتێکی تەندروستیان هەیە ئەوانی کە کێشیان هەیە ئەبێت ئەوەی لە جێم ئەبێت کەسی پسپۆڕ بێت چێکم من ئەگەر ئەژنۆی سەوەفانی هەیە من کێشەیەوەم بۆ هاتووە
چۆکێش دابەزێنێت تووشی سەوفانی ئەژنەوە بووە ئەبێ جوڵەی تایبەت لەژێر سەرپەرشتی کەسی بەتوانە و کەسی پسپۆر لەو بواری کە کێشەی جەستەی چارەسەرەکە بۆ ناو ئاو ئەتوانین بڵین کێشەمان نییە بۆ لەبەرەوەی کێشی لەشی نابێ بە مشکلەیەک لەسەر جمگەکانی بەڵام ئەو جوڵانە بکە کە لە توانایەتی و ناشکرێتەوە سەعاتێ لە ناو ئاو بمێنیتەوە تەنها جوڵی چێکم لەبڕ زەختی دابازیان گێژبوونێ دروست بێ ئەمەش لەژێر چاودێری بۆیە وتم یوتوب لەبەروی لە ناو ئاوە شکالمان نییە جوڵەکان زۆر سادە و ساکارن و ئەویش ئەچیاوە هەڵەبژێرە کە لە توانایەتی و ناچێ خۆی کەسەکە مەلە نازانێ ئەچێ چەند جوڵەیەکی سادە و ساکار زۆر دکتۆر هەیە ئەڵێ بڕۆ بەستەنها لە ناو ئاوە ڕێ بکە یعنی هات و چۆسودی هەیە دکتۆرە حتمما سوودی هەیە لەبەری مقاومەی ئاوەکە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ماسوولکەکانی بەهێزکە بۆ پەلەکانی خوارەوە خۆ ئەگەر جوڵەی وەرزشیش بک لەگەڵیا زۆر زۆر بەسووترە چێکم من کە جوڵی تەنها هات و چۆ بکەم بە پەلەکانی خوارەوەم سوودی لێ وەرەگرێ پەلەکانی سەیشۆم استغلالی کاتەکەم کە من بتوانم پەلەکانی سەیشۆم بەکاربێنم دەستم و ماسوولکەکانی شانم و قۆڵم و کەمەرم و ئەمانە و دەیان جوڵە هەیە خۆ ئەگەر یەکێکی کەش کە بچێتە لای کەسێکی پسپۆر باشترە لەژێر چاودێری کەسێکا بێ باشترە بەڵام ئەگەرنا خۆ ئیتر ئەمە دنیاهی ناکە بڵێ وڵا لەبەروی کەسێکی پسپۆر نییە یان کە من یان ناتوانم دەسم پێیان بگە ئەتوانێ خۆی لە یوتوب ئەمە وەکو جوڵەی ناو ئاو بەس لە جێم بە هیچ شێوازی ڕێنوێنی ئەوە ناکەم لە خۆی بچێتە سەر جیهازەکان ئێمە یەک تێبینی کە هەیە باسی سارد و گەرمەکەمان کرد چون چاکوزی ساردیش هەیە لە هەنێ هۆڵەوەرزشەکان دوای بەکارهێنان ئاوە گەرمەکە ئەتوانێت یەک چۆن سەڵێکە ینی هەڵواسراوە یان چاکوزیەکە بۆ ماوەی چەند سانیەک بچێتە ناو ئاوە ساردەکە و بێتە دەرەوە بۆچی بۆی کە من ئەمڕۆ لە ناو ئاوەکە جوڵی وەرزشیم ئەنجام ما و جوڵەکان سوودم گەیاندوە بەجەستە پلەی گەرمی لە شۆکوتم وردە وردە ملو لە خوێنەکانی ژێرپێز گرژە بێ ئەوانی لەژێر پێستەوە هەوڵەیە چی پلە گەرمیەکەی بەشی ناوی جەستەم و حیماییکە بۆی لە دەستی نەیە وزەکە لە دەستنەیە ئەو گرژبوونە واکە تەوژمی خوێن لە دەوروبەری دڵ و خانەکانی مێش تێر ئۆکسسیجین و تێر خۆراک بن یعنی کار لەسەر ئەوە بکەین وەکو چۆن بڵین لە ماڵەکە بۆی ڤۆڵتیەکەم بەکاربێنی ژوورەکان گڵۆپەکانی کزەکەین بۆی ڤۆڵتیەکەمان کەمتر سەرفکەین ئەمیش بە هەمان شێوە دواتر چی لێت کە من بچمە ناو ئاوە گەرمەکە بەعکسەوە فراوانە بێ ملو لە خوێنەکانم و دەمارەکانەوەن شادەوە دەمارەکانم لە ناو ماسوولکەکە فراوانە بێ خوێن ئەگاتە ژێر پێست بە تەواوەتی کە تەوژمی خوێنەگاتە تۆرم بۆ خۆشتنی شەروایە بەکارهێنانی ئاوی گەرم و دواتر ئەگەر ئاویکە سەر پێ بخۆدا هەمان سوودی پێکەینێ بەڵێ ئەگەر خۆمان بشین بە ئاوی گەرم لە دواییە یەک چۆن بڵێن تەشتی ئاوی ساردیشیان لە دووشێکی ئاوی سارد چەند لەحزەی بەلەشتا بێت ئەو گرژبوون و خاوبوونەوەی زۆر زۆر سوودی هەیە بۆ جەستەوە بۆ سووری خوێن و هەروەها بۆ دڵیش و بۆ خانەکانی مێشکیش کە وە سێشتی سەرەکین بۆ جەستە ئینسان دکتۆر مادام باسی مەلەکردن کرا لە وەرزی سەرماوە ئەوەی کە ئەگەر کەسێک چۆمە لەوانگە سوود لە جەکۆزیشی وەرگردوواتە هەمیسان ئاوە ساردەکە بکاتەوە بەخۆیە بەڕێزت باست کردوتت ئەوەی کە لە دوای جەکوزیەکەەوە چی ئەکا زۆرجار کێشە و گرفتی بۆ دروستەکە ئەمە یەکێ لە ڕێنمایەکان ئەو بوو سەڵێ ئاوی سارد بکاتەوە بەڵێ ئایا ڕێنمایی دیکەش هەیە؟ دوای ئەو کە ساردێکە بەکاربێنێ ئەتر ئەتوانێت بچێت خۆی وشکاتەوە بۆ ماوەیەک هەتا پلەی گەرمی ئاسە یان یەکسەر نەچێتە دەرەوە هەتا دەدەقەیەک چارەکێ تا خۆی ئەگوار لە شوێنێکی پلەی گەرمی گەرم نەبێت چون من ئاوی ساردم کرۆ بە خۆمە مام ناوم بێ بمێ نەمێت لەش خۆی پلەی گەرمی خۆی گەڕێنێتەوە بۆ 37 ناکرێ من بە قژی تەڕەوە ئاو بە قژم بە پشتمایەتە خوارەوەیان لەشم هێشتا تەڕە باش خۆم شک نەکردەوە چوومە ژینگەیەکی پلەی گەرمی یەکە ناقص یەکە یەکسەر ئەو سەرماکە لێمە و عەزیەتم بە لەش ئاساییە گیان خواردنەوەیەکی گەرمیش باشە لەوە ئەتوانێ ئەوەتر یارمەتی دەرە بۆەوەی کە پلەی گەرمی وردە وردە یارمەتی دەرە خواردنەوەیکی گەرمی با بڵێن شلەمەنی ئەتوانێت بۆ ئەوەی پلەی گەرمی بەرزکاتەوە لە دوایشە ئێمە بیرمان نەچێ ئەگەر خۆمان ڕاهێنا من وەکو پێتاڵم وەکو بیدایەت لەوانەیە گرفتی تەندروستی بۆ ئەسڵەن لەوانەیە تووشی تەشەنوجاتی تووشی پەتاش ببێت بۆ نمونە لەبەروی خەلە لێ دروستە بێت لە جیهازی مەناعی لەش ئینسانە بەڵام دانەبڕێت
شێکم من ئەو شەڕی کە لە ناوە دروستە بێ بۆی مەناعەم بەرز بێتەوە دژی ئەو حاڵەتەی ڕوویاوە خۆی ئامادە ئەکا بۆ دووبارە بوونەوەی ئەو حاڵەتە بەس کە من کپم کرد دیسانەوە شتێکی نامەوە بێ بەلای جستەوە هەر خۆی ئەوەترێت قسەکە گەر لە بیرت نەچێتەوە مەلەکردن لە ئاوی ساردا پێمە بە مەناعەش هەر زیا ئەکا بەڵێ ئەو کوبتم ئەو بەرز و نسمی پلەگەرمیە خۆی لەش بەرەنگاری خۆی ئەبێتەوە خۆی لەش دیفاعی دروستەکە مەناعی بەرزەکاتەوە بەرامبەر ئەم حاڵتی کە دووبارە ئەبێتەوە بۆیە زۆر جایڵێ خۆ ڕابێنە لەسەر ئەوە کاتێک کە ڕاهاتی زۆر ئاسایی وە ڕوا چەتر هەڵ ناگەڵ با باران لێم با گیانم تەڕ بێ جەوێکە خۆم ناشارمەوە لەم ئەیە چوار وەرزەیە من خوا دروستی کردووە ئێمە تای تەکەیف بکەین یعنی هەشاوە ئەشگەڕێتەوە جلەکەشی داکەین بەبێ هیچ نەخۆشکێ بە سێگەڕانە هات بێ حتمما تووشی کێشەی گرفتی تەندروستیەکە ئەمە دایمە نەڵێن کە مناڵ لە مناڵیەوە فێرە کرد نەخۆشەکەوێت دوای ئەوە لەشی ڕایەت بۆیە ئەڵێ لەسەر یەک ستایل ڕامهێناوە ئەم ستایلی لێی زیای کەم لێی کەم نەخۆشەکە شتێکی نۆرمەڵە ئەو خانە دیفاعەکانی لەشی خۆمانەکە ئەیەوێت باڵانس ڕاگرێت بەڵێ دکتۆرە لە ئێستا بەگشتی کوالەتی مەلاوانگەکانی هەرێمی کوردستان چۆنە؟ بەگشتی خۆشببختانە حتمما من ئەگەر شوێنەکەم باش نەبێ باش ڕووی تێناکە ناچار ئەبێ باشی کەم ناچار ئەبێ احتیمامی پێبم بۆی خەڵق ڕوویتێکە و خەڵقی شێستا وشیارە یعنی ئەزانێت کە شوێنێ پاکە خاوێنە با بڵێن ڕوویتێکە خاوێنیش نەبێ ڕووی تێناکە چکم لەشی خۆی ناکاتە شوێنێکی تاقیگە بۆ وەرگرتنی پیسی یاخود پاشە ڕۆی ناو مەلەوانگە ئەو گۆڕینی مەلاوانگە گرنگە؟ ئەو گۆڕینەکە ناتوانین بڵێن هەفتانە کلۆر بەکارە هێنرێت کە ئەمە ئەتر هەموو ڤایرۆسێک هەموو هینێک لە ناو ئەبا بە شێکی گشتی بەڵام ئەو فلترەیشنە هەیە ئەمە لەوانێ هەبێ بە 3 مانگ جارێ هیوا بێ بە 6 مانگ جارێ بەڵام گرنگ ئەوەیە نەگاتە مەرحەلەیە کە با بڵێن ناو مەسبەحەکە کە کاشەکانی لووس بێ قەوزە بگرێتە خۆی کە ئەمە خەتەرە و شتێکی باش نییە بۆ کێشەی فطریات و کێشەی تەندروستی یاخود بۆ بەشی دەرەوە یاخود پێستی لەشی ئینسان دیارە ئێستا خۆشببختانە مەلەوانگەی باش هەیە و هیواداری احتیمامی پێبن بۆی کەسێک بەهۆی سوود وەرگرتنێکە و تووشی کێشێکی نەخۆشیەکانی پێست نەبێ یان ڕێژەی کلۆر زۆر بە ڕێژەیەکی زانستیانە بخرێتە ناوینە بۆی نەبێتە هۆکاری ڕوتانەوە و کێشەی وشک بوونەوەی پێستی جەستەی ئینسان کەسی بە هەیە چاوی سوورە بێتەوە ئەوەش هەیە ئەوە هەیە حساسێتە لە ماڵی شۆکە خۆیشەوە ئەو حساسێتی هەیە بۆی ماڵین و کەسانی کەمەلە نازان عادەتەن بەشی ئەمەیان لە ناچێتە ئاوە ینی دەموچاو ناخەنە ئاو و کەسانە کێشیان بۆ دروست ناب بەس بۆ کەسانەیە کە مەلە ئەکەن یعنی جوڵی ملەوانی ئەکەن لە ناوە بۆ کەسانە بێ بە ئاگابن هەچ شتێکی شیان بینی لە ناو مەلەوانگەکە ئەتوان بە تێبینی بێن بە خاوەنی مەلەوانگەکە بۆی و داواش لە کەسە بەرپرسەکانەکەین زوو جەماعەتی تەندروستی هاوکار بن بۆ ئەوەی کە خەڵقەکە زیاتر ڕوو بکاتە مەلەوانگەکان کە بتوانن زوو پشکنینیان بۆ بکەن و چاودێری مەلەوانگەکان بکەن بۆ سەلامەتی هەموو لایەک زۆر سپاس